الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ و تاعەت و عەبدایەتەکانمان قبوڵکە و سەرمان بەرزکە لەم دنیا و لەو دنیا. دەستخۆشیم بۆ برایانی بزوتنەوەی ئیسلامی کە هەستاون بە سازدانی ئەم مخەیەمە جوانە کە یەکێک لە کارە زۆر گرنگەکان لە ئەمڕۆیە بۆ پەروەردەی گەنج بریتیە لە دروستکردنی ئەو مخەیەمانە. ئینسانی موسڵمان پێویستی بە گۆڕانکاری زۆر هەیە و زوو هەیە. یەکێک لەو شتانەی کە گۆڕانکاری لە ئینسانە دروستەکە گۆڕانی جێگە و شوێن و ئەم شێوازی مخەیەمانە کە جێگە و شوێنی گەنجێک ئەگۆڕێ بۆ شوێنێکی تر، ئینشاءڵڵا دڵ و دەرونیش و ژیانی هەر هەمووی ئەگۆڕێ بەرەو ئاراستەیەکی تر. ئێمە کە لاو بووین زۆر کات لە مخەیەماتە بەشداریمان ئەکرد. بەبیرمە لە مخەیەمێکە بەشداریم کرد لە سلێمانی 23 حەدیسی پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم لەبەر کرد. لەگەڵ گەڕامەوە ڕەفیق و مناڵەکانی گەڕەکی خۆمان لە زەرگەتە هەمویانم کۆ کردەوە. ئەو 23 فەرمودەیە لە خزمەتیانە هەر هەمووی وتمەوە کە بووە دەرەنجامێکی زۆر باش. ئێمەش ئومێدمان وایە کە ئێوە ئەمەی کە وەری ئەگرن تەنها لە سنگی خۆتانە نەبێ بەڵکو پەخشیکەن و بیدەنەوە. هەر کەسەتان ڕۆژێک لە ڕۆژان وە تەسەوەر مەکەن ئێستا دانیشتن کەسێک قسەتان بۆ ئەکا. ئێمەش وەکو ئێوە وابووین دائەنیشتین و گوێمان ئەگرت. ئەمڕۆ ئێستا قسە ئەکەین. ئێوەش بە هەمان شێوازە ئەبێ بەو ڕۆحیەتەوە بخوێنن و ئەم دەرسانە وەرگرن. ئینشاءڵڵا ئایندەیەکی زۆر گەشتانە بێ. ئەوەی کە قەرارە من لە خزمەتانە باسی کەم ئەدەبی ئێمە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر یەکێک لە ژیانە خۆشەویستی خۆی هەیە. دڵی ئینسان پێویستی بە مەحەبەت و خۆشەویستی هەیە. هەر یەکێک لە ئێمە دڵی پێویستی بەوە هەیە کە جۆرێک لە حوب و مەحەبەت و خۆشەویستی تاو بدا و ئاو بدا. دەی ئەم دڵی ئێمە پێویست ئەکا بەخوا ئەگەر بە جوان پڕی نەکەین لە خۆشەویستی بە ناشین پڕەبێ لە خۆشەویستی. بۆیە زۆر زەڕورە بەوەی کە خۆشەویستیمان دڵمان پڕ کردبێ لە خۆشەویستی بۆ خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ بزانین چۆن مامەڵە لەگەڵ خوا و پێغەمبەری خوایە ئەکەین صلی الله عليه وسلم. ئەچینە خزمەت قورئانی پیرۆز. طبعا شتێک کە زۆر سەرنجی من ڕائەکێشێ لە قورئانە هەمیشە زۆر چێژی لێ وەرەگرم بریتێ لە سوێنەکانی خوا جەل جەلالوه. خوا جەل جەلالوه سوێنی زۆر تایبەتی هەیە لە قورئانە. طبعا ئەگەر ئێمە سوێن بخۆین بە هەر شتێ ئەوە شتەکەمان بەلاوە گەورە و گرنگە، بۆیە سوێنی پێ ئەخۆین. بۆیە لە شەرعە دروست نییە ئینسان بە غێری خوا سوێن بخوا یا صفاتی خوا. هۆکارەکەی ئەمەیە هەر شتێ تۆ سوێنە پێ خوارد بە گەورەی ئەزانی. بەس ئەگەر خوا جەل جەلالوه سوێنی بە هەر شتێ خوارد شتەکە گەورە ئەبێ. بەعکسی ئەوەی ئەمەوەیە. بۆ نمونە خۆی گەورە سوێنە خوا وەتینی وەزەیتون، یەکسەر تین و زەیتون. تین یعنی چی جەماعە؟ هەنجیر. ئەی زەیتون، زەیتون هەر زەیتونە. باشە عەرەبی و هەورامی سۆرانی و هەموو یەک. باشە سوێنی پێخوا یەکسەر بە قەدر ئەبێ لای تۆ، شیرین ئەبێ لای تۆ. ئەزانی سڕێکی تێیە مادام خوای گەورە سوێنی پێخوا. سبحان الله لە کۆی سوێنەکانی ڕەب العالەمین کە دیقەت ئەدەی کۆمەڵی سوێنی زۆر تایبەتی هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەک پێغەمبەر نییە لە پێغەمبەران خوا جەل جەلالوه سوێنی بە عمری خواردبێ هەموو عمری پێغەمبەری خۆمان نەبێ صلی الله عليه وسلم. لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون. سوێن بە عمری پێغەمبەری خوا ئەخوا صلی الله عليه وسلم. دڵی ئەداتەوە دڵ سبحان الله کە سيركي لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد. طبعا إمامي زمخشري لو مسألة بابتي جواني هي الله خواي قورا فرمي سوين ناخم بمشارة تاوكو قوريكم كمكة ما دام تويتي بيوزناك هر خوي قوري زين أو فضيلة أو قورية. طبعا هند العلماء وتانا سويني بي أخم لا كزائدة والتأكيد عنده زمخشري فرميتنا والله فرمي سويني بي ناخم بوي قوريكم هر خوي بقدروا قورية ما دام وأنت حل بهذا البلد.
بیرکەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی ماندووە فترەی وحیە مدەتی آخر وحی بۆ نەهات زۆر بێتاقەت بوو ئەم ئاەتە پیرۆزانە هات سوێنە خوا والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى کوڕە غەم نەخۆی خواکەی تۆ پشتی تێ نەکردووی أي محمد صلى الله عليه وسلم وللآخرة خير لك من الأولى أما الدنيا أو نسر برزية كرة آخرة زور قورتري أويات زور زور باشترو قورتري لا إخوة ولسوف يعطيك ربك فترضى وإخوة أمندد أداتي حتى رازيتك لقيامته ولسوف لموضوع أو أندد أداتي فرمي والله رازينا أجر يكس لأمتكم لنا أجر يكس سيري أم سيوناني خواك جل جلاله سيونا خوا بضحى باشا أم كاتيك اس اميتي بشو كاتي تارماي داي أجري سويني بو أخواك خوا پشتی تێ نەکردو چه کافرەکان یانت والله پشتی تێ قد قلعك ربك تازە خواگە پشتی تێ کردو وحی تازە بۆ نایەتەوە خوا سوێن ئەخوا نەخێر پشتم تێ نەکردووی خوای گەورە پشتی تێ نەکردووی إلا وحید بۆ ئەنێرێ ڕازیتەکە ئاخرەتە زۆر باشتر ئەبێ گەورەتەکە والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى سوين أخوة والنجم إذا هوى سوين كترة ما ضل صاحبكم وما غوى ها والله كي إيوة كفي غمر إخوة صلى الله عليه وآله وسلم قمرا نبوة توشي بيهوشيو أو نبوة كأم قصانتان بو أكال لوحيا ويا سوين أخوة فلا أقسم بالخنس الجوار الكنس هتا وما صاحبكم بمجنون همو أم سوينا سبحان الله ربطك كان هي لقل خوشويستا صلى الله عليه وآله وسلم نون والقلم وما يسطرون وسوينا أخوة بقلم ما أنت بنعمة ربك بمجنون سبحان الله كسيري أم سوينا أكي إنجا عظمتي بيغمبري بودرك صلى الله عليه وسلم لا أتي في روزا إمام الزمخشري فرمكاتك فرمي وقيله الله إخوة سويني شي بوتي بيغمبر خواردو صلى الله عليه وآله وسلم همون فرماش دكاني سويني خوا بو كلمات أنا وتراوك لزماني أو يتدر زماني شيريني أو همو أمانة عظمتي بيغمبر أجين صلى الله عليه وسلم يعني إما شون لبيغمبر تيبجين حتى وكوبزين شون بآداب من برانبري النبي أولى بالمؤمنين من أنفسهم تتسند الصوزي بوخد طبعا إمام الغزالي قصيك زور خوشية أفرمي إنسان زور خوي خوشية هي همو إنسانك على عقلي خوي بيه مهمترين عقل الله خواه رحمي كردو قلنا لسر عقل أبو بشر كسو عقلي خوي بكام نازاني همو من أوهين اسمن بيه وايا باشترين كاركم براكم بيه وايا باشترين كاركا خزمكم بيه وايا باشترين همو من بيه من وايا باشترين أمشي وازا الله أمر رحمتي خواه إنجا هموش من خو من زور بيه قرنجا تصورك أو سيري ناوكي خوتكي وأنا الله عبد الدائم ما شاء الله لو ناوى ما شاء الله خو بيو جوانا زاني سيري آيانا أكي أكس الله وليو تن جواني باشا خوت بخوت الله خوت بيو زور شيرين لها مشتكى لعقلتا لها السكوتا أزاني بو هلا أكيتو أترافناكي هلات كردو هلا جارة جنجة كاتو إيه ما وصل والله يخو من أزاني هلا كان بس أيبا بلا هلا مكردو هي ناتوانا بلا هلا مكردو باشا ناتواني زمارد نايقري دەسێت کە ئەم شتە جوانە کە خۆت ئاوا مرتب کردووە باشە خۆت بە جوان ئەزانی خۆت بە مهم ئەزانی اینجا زۆر خەمی خۆتە خۆی نەخۆش بی ڕائەکەی خەوت نەبێ ڕائەکەی ئەتەوێ گرفتت نەبێ لە ژیانە دائیما چواردەورێک بۆ خۆت دروستەکە هەموو ئینسانێک ئەو هەیە زۆر خەمی خۆیە خۆ تەسەوەرکە ئەگەر نەخۆش بی دنیا و لێتەوە یەک ئەم دکتۆر ئەو دکتۆر بڕۆ وەرە هەتاوکو چارەسەر عیلاجی خۆتەکە چون خۆتت خۆشەوێ خۆتت بەلاوە زۆر گرنگە دبخوا پیغمبری خوا صلی الله عليه و آله وسلم لخومن باشتره بو خومن النبي أولى بالمؤمنين من أنفسهم خود چنه گرنگی به خود ادی پیغمبری خوا صلی الله عليه و آله وسلم لخود گرنگی زیاتر به تو ادا دی بیر کړه ولم لا انا ک پیغمبری خوا صلی الله عليه و آله وسلم او اند گرنگی به تو بده تو ناوچی کاکە محەممەد ئێستا زۆر گرنگی بەخۆی ئەدا بیرکەرەوە دایک و باوکە زۆر گرنگی پێ ئەدەن بیرکەرەوە لە دایک و باوکە گرنگتر کە گرنگی بە تۆ ئەدەن پێغەمبەری خوایە صلی الله عليه و سلم ئیتر چۆنم نەوێت چۆن ئادابم لەگەڵیان نەوێت ئێمەی ئینسان طبعا طبیعەتمانەوە هەر کەس پیاوەتیمان لەگەڵاکە هەوڵ ئەدەین پیاوەتێکی بدەینەوە مە صیفەتی موسڵمانە
ئەگەر کەسێ پیاوەتی لەگەڵ تۆیان کرد پیاوەتەکەی ئەدەیتەوە هەر نەوتوانی لایەنی کەمەکەی ئەوەندەی دوعا بۆکە تا پیاوەتەکەی بەسەرتەوە نەمێن. باشە وەرە سەر خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە ئەوەندە لەگەڵ ئێمە باشە ئێمە ئەبێت چۆن بین لەگەڵ ئەوە، ئەبێ ئادابمان چۆن بێ لەگەڵ ئەوە. باشە ئەوەندە پیاوەتی لەگەڵ ئێمە هەبێ ئێوە زان شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم بۆ ئێوە نی لە ڕۆژی قیامەتە. تۆ لا ئەفەرمێ شەفاعەتی لأهل الكبائر من أمتي وخا ئەو خەڵکە بین گوناهی زۆر گەورە ئەکا لەسەر ئەو جادەیە لە ئومەتە شەفاعەتەکەی بۆ ئەوانە ئێوە هەر بەهەشتین، ئێوە ئاوی دەستنوێژتان نوێژی سونەتتان ئەوانە هەمووی دەرگای خێرتان لێکات نەجاتان نەبێ. ئەوەی کە زۆر گوناهی گەورەی کردو قڕ بەسەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بە پیریەوە ئەی تۆ چۆن ئەبێت چەند بە خۆشەویستی بە پیرتەوە بێت. بۆی ئێمە ئەبێ ئادابمان لەم دنیا لەگەڵ یا زۆر تۆکمە بێ بۆی لە ئاخرەتە جوان ئەم ئادابانە بێنەوە ڕێمان. یەکەم ئاداب طبعا ئێمە ئادابەکە نەکەینە سێ بەش لە دڵا چۆنین لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم، لە زمانە چۆنین، لە کردەوە چۆنین، هەر سێکیان. لە دڵا دڵ کردەوەی هەیە کردەوەی نییە. جەماعەتی کامێرە بە هەڵسمەوە جەماعەت بڕێک نەوەکو خەویان بێ با تۆزە بجوڵێن بۆ ئەوانیش باشە بۆ منیش باش. سیرکەن لە دڵا دڵ ئەمەیە پرسیاری دڵتان لێ بکەم. حەسوودی چییە؟ پرسیارەکەم تۆ حەسوودی چۆن؟ پێش حەسوودی چییە؟ حەز بە شتێک بکەیت کە دنیای لە یاخود معنەوی بێت کەیتەکەی بێت تۆ نەبێت. حەز لەکوێیە؟ لە دڵایە. ئافەرم دانیشە سیرکە حەز بە شتێکی دڵت ئەزانی حەز بە شتێک ئەکا کابوو دڵ ئیشی هەیە، کابوو دڵ ئیشی هەیە. باشە کێ دایک و باوکی خۆی خۆشەوێ؟ وەڵا هەمومان خۆشمان بێ. چۆن نەخۆشەوێ؟ ئەدەی پیشانم بێ. وەڵا ماوەسا ناتوانم ئەخە لێرەیە ناتوانم. ئەگەتان لێیە دڵ حساباتی تایبەتی خۆیە، کردەوەی هەیە ئەتیادی دڵ ئەم شتەی پێ خۆشە ئەو شتەی پێ ناخۆشە ئەم کردەوەکە وازن لە قیامەتە عقوبەتە نادرێت لەسەر دڵ. کورە بڕێ لە محاسبە لەسەر دڵە. ئایا حەسەدەیتی ئایا ڕقیتیە بۆ ڕق کووە؟ ئەدەی پیشانم بێ داناوە جڕگێتەوە ڕقە ئەوە هیچ نییە، ئەوە ئەسەری ڕقەکە لێرە. باشە کەسی وایە ئەڵێ ها خۆی خواتەوە دەی خۆی خواتەوە. تەسەور کە کردەوەی دڵ زۆرن. کتێبێکەیە بە ناوی تاوانە دەرونیەکان ئاگاتان لێبێ. ئەو کتێبە ماوەسا طبعا لە ئەسڵا محەممەد ڕەمەضان بوڵقی نووسیەتی ماوەسا عومەر ڕەشاوی کردێتی بە کوردی بەس باسی ئەو گوناهانەی دڵەکە دڵاخە دڵ پڕ لە گوناهە. ئێتۆ تەسەور کە ئەم هەموو گوناهەی دڵ لە سنگی تۆیە ئەبێ ئاگاو لێبێ یەخت تەسکیە و تەربیە ئەمەیە پاکی کەیتەوە. باش دەی دڵ کۆمەڵە کردەوەی هەیە یەکێک لە کردەوەکانی ئەدەبە. باش هەموو جارێ ئەموو نان خواردن و سفرە ڕازانە بۆ کچانم باسە کردەوە بۆ ئەو شەر باشە قەینا بۆ زەمانە ئیشتان تێکەوە بە ژنەکانتان بڵێن ئیشەڵا و تا ژنیان پیرە بن. باشە ئەڵەن پیر و خەڕەبیەوە ئەوەیە. سیرکەن ئەموو ئافرەت هەر ئەوە نییە سفرەکەی بڕازێنێتەوە. پێش ئەوەی سفرەکەی ڕازان بێتەوە ئەبێت لە دڵە ڕازان بێتەوە. چۆن بە دڵ چێشتەکە لێ نەنێ هیچ تامی نییە، خۆی مانوو کردو ئەوانە هیچ ئیسفادەی نییە. ئەبێت جوان بە دڵ یەکەم جار میوانەکەی ڕایکە. بۆیە ئەفەرمێ فەلیوکریم ضەیفەهو. باشە بە ڕێزی میوانەکەی بگە. ڕێز لەکوێ؟ لە دڵە، ڕێز لە زمانە، لە کردەوە. ئەدەبمان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە عیبادەتە زۆر گەورەکانە کە لە دڵەوە دەست پێەکە. خوا بێ لە دڵەوە زۆرمان خۆش بێ، لە دڵەوە زۆر بە ئەدەب بین لەگەڵیا. ئەدەب لە دڵە بە دوو شتە بێ بە کورتی شتی زۆرە بەس دوانی باسەکە. یەکەم ئیمانە هەبێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. یعنی تۆ ئەگەر ئیمانە هەبێ بە خۆ جەل جەلالوه بەو عەزەمەت و گەورەی هێشتا ئیمانەکە دانەمەزرا نوقسانە. کە ئیمانە هەبوو بە پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی تەصدیقێکی جازم لە دڵی تۆیە
دامەزراوە کە ئەو خۆشەویستم تەواو زۆر زۆر خۆشەوێ باشە و بڕیارم داوە ئیمانێکی 100% پێ هەبێ اینجا ئەو کاتە ئیمانەکەت دامەزراوە ئەدەبە بەرامبەری بەکارهێنەوە لە قورئانە زۆر باسی خوا و پێغەمبەری خوا پێکەوە کراوە يعني سبحان الله سەری و ئاەتانە ئەکەی فآمنوا بالله ورسوله كام الرسول النبي الأمي الذي يؤمن بالله وكلماته واتبعوه لعلكم تهتدون أفرمي آمنوا بالله ورسوله طبعا بالله وبرسوله زور جواز لك بالله ورسوله يعني باكشي دوباره نكرتوا لمستوى ايمان بخوايا جل جلاله لروي تصديقي ضل او اندى بتصديق برنامج پیغمبر هبه صلى الله عليه وسلم ابي او اندى جا تصورك شلون يقينه هيك اخوا جل جلاله باشا خاوني كون كائنات للربوبيه خاوني عباده خاوني اسماء وصفات واش تصديقك جازم لدلطه ابي برنامج پیغمبر اخوا صلى الله عليه وسلم ايمانك كامل فيه فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا وزوري كثير الآية كان كباسي إيمانك خوا بعظمتي خوي جل جلاله لقل بيغمبري خوا صلى الله عليه وسلم أخاتا بنايق لمسألة تصديقي جزمي دلتا كما بأمد الله جازم وحازم كبزاني أو رسولي خوا وبيغمبري خوا ونردري خوايا أبي أمل ناخي تويا هبي أو أدبي كما كتب كاري بيني برامر بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم للدلطة أما حقي بسر زمان ومانا وني حيج بس ضلد أبي أم تصديق ناخيتي أبي يعني لهزارة زريك قمان لدلي تويا ني برامر بيغمبري خوا صلى الله عليه وسلم أو أدبي تويا أدبي كما برامر بيغمبر صلى الله عليه وسلم أدبي دوهم أبي خوش دوي خوش طبعا خوشويستي لمعرفته ودروسه وابن القيم بس خواك من عرف ربه فقد أحبه هركز خواي ناسي خوشي وشاري ناچاره اگر توش پیغمبر ناسي جوان پیغمبر بناسي صلى الله عليه وسلم بخوا حتما خوشته پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم چند سال لنبوته جيا يعني دوای اوی که هو پیغمبر چند سال جيا 23 سال چند سجدەی بردووە چەند نوێژی کردووە زۆر نازانم ژمارە نایە جارێکیان بە دایکمان عایشە دوعاکە بۆ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوایە لە گوناهی ئەوەڵ و ئاخری عایشە ببوورە ئەوەڵ و ئاخر اللهم اغفر لعائشة ما تقدم من ذنبها وما تأخر باشا أفرمي وما أعلنت وما أسرت أو يبقى أشكرا قناهي كلا يبقى بنهاجر أخوة اللي هم يعفويك عائشة دايك ما نفرمي والله وأنا بيخوج وأقصيك تسكر بيكنين أفرمي خوشيس فرمي والله إنها لدعوتي لأمتي في كل صلاة سر سورة من عائشة لما والله والدعاء من أبو همو أمتي تاك لهمون يجيك ما اتتوسون خوشويسي بو پیغمبر نبي صلى الله عليه وسلم فراغك هي لدلي جنجة أمره أو أفرتكم خوشوي موبايلكم خوشوي تشيش أو فراغزان لكيو هاتوا أو خوشويسي ما نيبو پیغمبر صلى الله عليه وسلم قران كاري لقال أو أبكين بويا أو حالة ما بو دروسة بي ظلمان أتيبا ملاو بولايا تسيري أو شاعر كونانك بزانا تشدلي كان هي لقال پیغمبر صلى الله عليه وسلم شون تيكلبون وشون محبته وعشق دربرن بو أو إما خلك اللي راية أم أدب قلبي من أبي برانبري هبي أبي زور من خوش بي يعني بيركروا بيغمري خوا صلى الله عليه وسلم بإمام عمر عليه إمام عمر إيمان طالني حتى من اللي خود خوشتر نبي آخر أو لخوم باشتر بو من يبي من يجيهم خوش بي لخوم زيادة الله يا رسول الله لخوم خوشتر زحمته نأبي خوشتر بي بيركروا أبي زياتر خوش بي أو أندا بيقين لقل أوا بجي بخوشويستي أو دلو بركر دويل خوشويستي بو طبعا آياتك هي آياتي محنتنا راحتي يعني قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله طبعا أثري أم محبتي ضل كردويتو يا تركي كل دوي آداب كان باسيك أثري أم محبته أبي الرنجي دابته ولا تويا لشيوازي قصتها لشيوازي هلسو كوتا هموي
چۆن لەگەڵ دایک و باوکتا مامەڵەکەی کەیفێتی مامەڵەکەت چۆنە لەگەڵیان وەڵا سەلام عەلەیکم عەلەیکم سەلام تەقەیەم لە دەرگا کە ئەچمە ژوورەوە کۆمەڵە ئادابی ظاهریمان نا ئادابی تر ئەبێت لەگەڵ ئەوە هەموو لەحزەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببینی ئەو چۆنی ئاداب داداوی ئەبێ ئاوابی ئەمە بریتە لەو مەحەبەتە کە تۆ ئەو ئەبینی چاوی سرت لەگەڵ ئەوە بە گەورەی ئەزانی شەفەقەت و ڕەحمەتێ بەرامبەری هەیە هەمیشە بە ئیحسانەوە لەگەڵ خۆشەویستە صلی الله عليه و آله وسلم ژیان بەسەر ئەبێ هەموو ڕۆژێک ئەبێ پلەیەک لە خۆشەویستی تۆ بۆ ئەو زیادی کردبی بە باسی کوڕێکتان بۆ بکەم تۆزە لە مەحەبەت تێ بگەین کوڕێکی گەنجە بۆ حەزی لە کچێ لە زانکۆ هەموو زێ تخۆمەوە ساییان زۆر پاڕایە و منیش قسەم لەگەڵ کچەکە کردێتم و کچی خۆم تی بەخۆ ماوەسە ناتوانم شوو ناکەوانە کورەوە داما هەر تۆزە لەگەڵە دایشار قەی ناکە شوشی پێ نەکە قەی ناکە قوربە سەرەوەتم کاکە گیرۆ دەبووە وتی دەی باشە ئەمانە من و ئەم کوڕە چاوەڕێی ئەو ئەفرەتەمانە کرد کە بێت و یەکتری ببینن بڕواکەن ڕۆڵە دانیشە عیبە ئەو هاتو ئەچوو کورە ما خۆلانتە دەدانیشە مرد و مرێ دەدانیشە تۆزت تەحمل کە بۆ قورئان ماوەسە ناتوانم دانیش ڕاستیە کرد بۆ چونکە حوبەکە پاڵی پێوەنە ئەهاتو ئەچوو ئەزان دایک بۆچی ئەو خەوەشی ناخە چەند خەویە خەوەکەی لێ ئەزڕێ لە خۆشەویستی مناڵەکەیە باشە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر گرنگە ئەم جۆری خۆشەویستیە لە دڵمانە زیندووکەینەوە بۆی خۆشمان بوێ بە دڵ لەگەڵ یابین اینجا ئادابی قەولیشمان ئەمە لە دڵا دووشت بە کورتی ئیمانت پێی هەبێ خۆشت بوێ یەقین بەو هەبێ خۆشەویستی بۆ دەربڕە لە دڵەوە دڵ ئەزان ئەگەر لە دڵەوە خۆشەویستی دەربڕی بەرامبەرەکەت پێ ئەزانێ وەلەو قسەش نەکردوێ جاری وە هەیە لە کەسێک هێشتا قسە لەگەڵانە کرد خۆشتەیە بۆی ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر نەزڕەی بەر هەر کەسێ بکەوتە هەر سەیری کردە سەی خۆشەویست هیچ قسەشی نەکرێ بەس سەیری کردایە مناڵتان هەمووتان مناڵتان بینیەوە کێ مناڵی نەبینی بێ کوڕە ماوەسە هەموو بینیمانە باشە ئەم مناڵە بۆچی هەموو کەس خۆشیە هۆکارەکەی چییە خۆ جاری قسەش نازانێ پێ قسە ئەکا کێژە وانە کەسی سێرەکە هەمومان خۆش ئەگەر بکەوێ 50 کەس پەلامەرەدا زیندوویە کاتەوە بەرزیە کاتەوە هۆکارەکەی چییە یەکێ ماچی ئەکا حتا کە لێ ئەدەی بە سوعبەتەوە یاری لەگەڵاکە حەزەکەی بۆ ئێرەی زۆر پاکە دڵی پڕ لە خۆشەویستی بۆ هەموو کەس ئەوە ئەیکاتەوە کە ئەیکاتەوە تۆش کورەبی ئاوابی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەو ئاوایە لەگەڵ تۆیە ئەی تۆ چۆن خۆشەویستی و ئەو خۆشەویستە دەرەبڕی ئەدەبی قەولی لەگەڵ یا چۆنە زمانت چۆنە بێ كورة زور بأهدابين يعني بير كرو قوي يقول القرآن فرمى لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي دنگ برز مكانه بس في غمرة صلى الله عليه وآله وسلم بير كرو اسم ولا خدمة يابين خدمة أو خوش يستابين نابي دنگ برز كيتو بسريا نابي دنگ برز كيتو يعني صوتي تو نابي برز بلا خدمة يا نرم قصأكي هواش قصأكي بأدب وقصأكي زور هادئ إيه باش أقدر دنگ برز كردوت شيء أفرمي أن تحبط أعمالكم كردوا وكانت هلا وجهته الدنگ برسكيتو ابن تيمية رحمة الله عليه بالكتاب الصارم المسؤول على شاتم الرسول أفرمي أجر دنگ برسكرنا وبصر في غمرة صلى الله عليه وآله وسلم كردوا وكان هلا وجهته يعني كافر بوي شكو شيء حبط أعمال لقرآن كاتك باسكرا وبكفر وشرك باسكرا كردوا وكان يوم هلا وجهته لباس الدنگ برسكرنا بو في غمرة صلى الله عليه وسلم بصر أو حبط أعمالي باسكو كردوها الوشان نوي باسكو يعني أو ندخ خطر لدين درتك دي أبي آداب للزمان أو بو كيفيته أو أجر الحياة أبي خوشويز أو ما ملي لقلاءكي إن جاء إذن لي ورقرتني يعني أصحاب حتى وكو بوسر أو كأروشتن تصورك لكاتي جنجك جهادك برسيان بينا كردانا أجو زور ملتزم جارك لاعتكافه بنكم والله جنجي جوان وكو ايوه هاتبون امو سعد او نبو او نخو سعد او نبو نحصان سعد ايوه ابوي والله لو كاتا خومنا والروليا من خفت بما نقوم توخويا خونا خفت بامتي اسلاميه قوم نجيشته او مستوى هلسيته تشكا بي وترا لو كاتا بخوي بخوي وترا هلسه دوي كاتي ما دعاء ما نكرو بو يخوت باشا لقر ما عباتي ما لا ريا هو
باش كل النظام أم دينه هم النظام بوي أفرمي وإذا كانوا معه على أمر جامع لم يذهبوا حتى يستأذنوا. سبحان الله. أقل لك هاريك أبو كرنا أروشتن مليون إيش أنا حتى إذن يعني لو خوش يستورنا قلت أنا أجن أو إمارة قيادية ويستئما يشكل قرفت كان الصحوي الإسلامي تصور كان أملا يعني هركس أخوي بأخوي والله أنا كره أبي زور أقل لي لما سلي أميرة همو لحظة أبي تجرى ياليت كرده إن جاء أمة سلكة يعني أصحابي خوشويس لغزوة أحدى جارك وتي أمشي أنا بجمع يلا باجتهادي خويا إيش كان طاب يا مسلمان سركوت شو أنا كان بجيش شكس يعني أنا بمسلمان نياك جار خال القرآن التوماري لم يجوا التومار كرا مسلمان شكس أنا لغزوة أحدى أصحاب شهيد بون لبر يك حلي أويك جرى يالي نكرت بويا أقل الزماني أوابوينا أبوها أوامان كردا أسك دورين ليه شبكين لو خوشي يستدورين شبكين أدبي دومي زمان بريتي للصلوات لسر بيغمبر صلى الله عليه وسلم كل أبي زور صلوات بين جماعة 50 صلوات الرجانة 150 100,000 500,000 مليون صلوات بديداري بيغمبر صلى الله عليه وسلم بشك لكاري تو أمايا حس سيرة بلامه وقنجي مسلمان بلا والله نازم شكا إيش أيتو صلوات نية أيتو خوشيسي قورينا ودنية أيتو آداب نية لقل بيغمبر صلى الله عليه وسلم بشك لجيانة أبي بريتي بلا صلوات بشك لجياني تو بريتي بلا صلوات لسدي داري بيغمبر صلى الله عليه وآله وسلم. السلام عليكم. عليكم السلام. سيد جواب يا مو. السلام عليكم. باشا أكثر جواب عندهم أي لأنه جاتوا الله شيء السلام عليك أيها النبي صلاة إخوة لتو أي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم لتو شون وتم السلام عليك السلام عليكم تيشروا علي باشا السلام عليك أيها النبي بيركنوا تو الله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم زور كادما لكردا تشيج للسلام ورناقرين كل والله تنجر الله وسلم بيغمري خوا صلى الله عليه وسلم جواب آياته باشا ملائكة بي أجيان أو جواب أماداته بير كروا للرجل قيامته توازاني بيغمري خوا صلى الله عليه وسلم نو ناسته تنجر صلواتي جوابي أيتته لقلهم كرة جوانية بسبينجر السلام عليكم وعليكم السلام يكتري أبيني يكتري من ناسي همون روج صجر ببيغمبري خوا صلى الله عليه وسلم صلاة أكيد أي شون ناو ناسته لقيامة تصورك أن يقدانة فراموشك والله يك أمان ناسته بناوة أمان ناسته أول ده سلام ما ليك رجع بدايته سلام ما ليك رجع فلان كسي كوري فلان كز أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لأمتي تو لفلان شوين للسيروانة لخرمالة لهلبجة لكوي صلاة اللي وعليكم السلام جواب يا عبد دي أمنا وتراوت أو ناسي بوي آدابك زور قرن لزمانا بريتيا لو السلام وصلاتك بوي أنيري إيه باش الصلاة بوسر بيغمر صلى الله عليه وسلم أنيري أزاني تشنك خوا جل جلاله دس صلوات بوتو أنيري السلام عليكم بويك جار الله دجر عليكم السلام عليكم السلام عليكم السلام عليكم السلام تصورك يعني تو يقجر بلاي الصلوات لسد داري بيغمبر رب العالمين بمو عظمتي خوي دجر رحمة بوتو بنره رحمة دجر الله أكبر تقول لك شو دسك يا عباد بويا أدبي زماني أبي زور شيرين بلقى بيغمبر صلى الله عليه وسلم بشكل لجيان بريار بدا عهد بدا بشكل لجيان صلوات بلا سر بيغمبر صلى الله عليه وسلم أدي أدابي عملي إن جاء من دوان مو باسكرون نوبي وسيم مو باسك بعمل شون بين لقى البيغمبر صلى الله عليه وسلم من برسال لإيوك يلا أبي جوان بنو أو من ظلم مو باسكردن دوان كردوش مو باسكردن دوان زمان مو باسكردن دوان يينا سرشي سر كردوا لكردوات شون بين آداب من لقى البيغمبر صلى الله عليه وسلم شون سنة كان كين تشيتر إطاعي أكين تشيتر شو جوابنا بيشد بلندي
باشە با من ورتریکم باش ئەوە زمانیە سەڵەواتی لەسەر گەیاندنی پەیامەکەی بارەکە الله باشە چیتر دەی سەرخستنی دینەکەی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە سڵاوەدانەکە غەیری ئەوە با من تۆزە ورتریکەمەوە ئێمە لە ڕۆژێکە چەند جار پێڵاودا ئەنێن و لای ئەبینەوە چەند جار پێڵاودا ئەنێن و لای ئەبینەوە ئەدەی چەند نازانم هیوامانەیە گەنج قاچێکی بۆ ئێرە هەڵەیە قاچێکی بۆ ولا باشە پێڵاوەکاری کەس زای لەکوێ تاوان لە پێڵاویش ئەبێ نظاممان هەبێت لە دانانیە ئادەی چۆن پێڵاوەکە لە پێ ئەەکەی چۆن دایئەنیت باشە کە لە پێ ئەەکەی قاچی ڕاز لە پێ ئەەکەی کە دایئەنی قاچی چەپ دائەنی ئەلەم لەحظا تۆ ئەمە ئەەکەی لەم لەحظا ئەمە خۆشتێکی زۆر بەسیط ئەزان ئەمە ئادابە ئەمە شوێن کەوتەیە لە ئەعمالە ئەبێ هەموو شتێکمان وەکو پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم اینجا ئەدەبمان بەکارهێناوە بەرامبەر ئاەتێکەیە پێوتێ ئاەتی محنەت ئاەتی ئیمتیحان ئاەتی تاقیق ئاەتی قورسی ئەویش ئەوەیە ئەگەر تۆ خوات خۆشەوێت دلیلی خواناسی و خوا خۆشەویستی تۆ چییە فاتبعوني يحببكم الله بە شوێنی کەوی لە هەموو شتێکە ئێسەوە لە پێڵاو لە پێکردنێکە عەرزم کردن لە جل لەبەرکردنیشە ئەو هەیە لای ڕاز لەبەر ئەەکەم چکە خۆشەویست کەئەنەما تۆ چاو لەوە کەئەنەما ئەوە مامەڵێک نانەخۆی لەسەر سفرە بیرکەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وەکو ئەو نانەخۆی باشە وەکو ئەو دەسەبەی بۆ نان لەکوێوە دەسی پێکردەوە چی وتووە بسم الله تەواو ئەبی ئەلحەمدولله لە ماڵ ئەچیتە دەرەوە وەکو ئەو یێتەوە ناو ماڵەوەکو یعنی هەموو سیستەمی ژیانی تۆ وەکو ئەو کور ئەم دینە زۆر عەزیمە هەموو یاسا جارێکیان مردوویەکیان ئەناش مردوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی قەبرەکەی جوانکەن ڕێککەن ئاوا تەرتیبیکەن کە باشە ئەمە زەرەر ئەدا لە مردووەکە یعنی ڕێک بێ لار بێت چییە خۆ مردوو تێت و تێچوو فەرمووی نە زەیل لێ نادا بەڵام خوا کردەوەیەکی پێخۆشە لە ئینسان کە کردی بە چاکی بیکە تەڵەبەی بە چاکی ئەخوێنی ئەوە یەکێکە لەو بەشانەی کە ئەدەبە لە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکارهێناوە کارێکی ئیسلامی ئەدرێ بەسەرە جێبەجێ ئەەکەی زۆر بە توندی و چاکی ئەوە ئەدەبە بەکارهێنا ڕائەکشی ئەخەوم ئاداب بەکارهێنم لە کاتی خەوە دوعا ئەەکەم ئاداب بەکارهێنم نوێژەکەم ئاداب هەمووی ئادابە لەبەرەوە عەزیزانم مەسەلەی ئاداب لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی عەمەلیەوە هەموو ژیانی تۆ ئەکا هەموو ژیانی تۆ یعنی ئەم دینە عەزیم و شیرین و خۆشەویستە دانشۆردنێکی لەبیر نەکردووە خۆشەویستمان نەفەرن بە دانی زەردەوە مێنە لای ئەوە چی ئەبینم هەنێکتانیان و دانتان سیواک بەکاربێن سیواک ئەمرە پێیەکە لەمەوە هەتا نظامی حکم و سیاسەت و دنیا هەمووی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە پێش خۆتەوە ئەبینی تۆش بە شوێنی ئاڕووی هەنگاو بە هەنگاو لە جل لەبەرکردنە لە نان خواردنە لە شتە شەخسیەکانی خۆتە اینجا لەگەڵ مامەڵە لەگەڵ خەڵکە باش تۆ ناو چی ڕابەر باش من و ڕابەر ڕەفیقین چۆن ڕەفیقایەتیەک سیرەکەی بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕەفیقایەتی کردووە یەکێک لەو شتانەی کە ڕەفیقایەتی لەگەڵ دۆستەکانیان کردووە هەموو جارە پێ وتم توێتی دوعای خێرم بۆ بکەن یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم توێتی دوعای خێرم بەڵێ ئیمامی عومەر ئەفەرمێ جارێکیان فەرمووی ئەی براکەم ئێمە لەبیر مەکە لە دوعا خێرەکانتە ئەڵێ وەڵڵاهی ئەو کەلمە بە هەموو سەرزەوی ئەکڕی چونکە پێی وتم براکەم ها بە براکەم یەکتری بانەکەین لەگەڵ ڕابەرە بە ئەدەبێک هەمووی ئەمە بینینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە کورتی و کوردی ئاداب لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم لە کردەوەکان تا محەممەد بینیە صلی الله عليه وسلم ئەبێ لە هەموو سوچێکی ژیانە ببینی واللهی کە سەری خسە سەر پشتی ئەوەت نەبینی خەلەلێک لە ئەدەبە هەیە بەرامبەر بە ئەو خۆشەویست والله ئەگەر جلێ لەبەر کرد ئەوە نەبینی خەلەلێک هەیە لە ئەدەبەکە ئەگەر نانە خواردو ئەوەت نەبینی خەلەلێک هەیە لە ئەدەبەکە نەخۆش کەوتی ئەوەت نەبینی بێباوە کەوتی ئەوەت نەبینی هەژار کەوتی ئەوەت نەبینی دەوڵەمەند بووی ئەوەت نەبینی لە هەر سوچێکە ئەوەت نەبینی والله ئەوە خەلەلێکە لە ئەدەبە لە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا بوو
ئێمە دڵمان پڕ ئەکەین لە ئیمان و خۆشەویستی بۆ ئەو، زمانمان پڕ ئەکەین لە سەڵەوات بۆ ئەو. دەبەخوا کردەوەکانیشمان ئاوە بوو موو بەم و سەیری ئەکەین و شوێنی ئەکەوین هەتا لەعەلە رب العالمین دەرگا خێرەکانمان بەسەر ئاکاتەوە. هەنێ دوعا ئەکەم ئەمەوێ ئامینێکی محەممەدین بۆ بکەن صلی الله عليه وسلم بە دڵ بە ڕۆح گەنجەکان. تەسەورکەن ئێستا ئەگەر بڵێم کێ زۆر فەزیلەتی گەورەیە لای رب العالمین، ئەڵێم ئێوە گەنجی تەوبەکار زۆر گەورەیە لای خۆ. ئەو کەلیمات و دعوات و دوعانەی کە ئەیکا هیچی ناگەڕێتەوە، هەمووی گیرا ئەبێت بە ڕۆح ئامینەکەن لەعەلە رب العالمین دوعاکانمان گیرا ئەکا، ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە. خۆیان داوات لێ ئەکەیت بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. خۆیان لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خۆیان گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کرد. یا ئیلاهی گوناهێ لەمەوە پێش کردمان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەم کەلیماتانەی وتمان لێمان قبوڵ کە، ئەو کەلیماتانەی گوێمان لێگر لێمان قبوڵ کە. یا ئیلاهی تۆ خۆت ئاگات لێ بەخوا بە دڵ پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشە. بەخوا ئیلاهی ئەگەر کەم و کوڕیمان هەبێت لە کردەوە زمانمانە، بەڵام بەخوا خوایە خۆت ئەزانی بە دڵ زۆرمان خۆشەوێت. تو گەورەی خۆت ئەم خۆشەویستی دڵی ئێمە بگەێنە بەو یا ئەکرەم الئەکرەمین. خوایان سڵاوی ئێمە بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بمانگێڕ لە شوێن کەوتەکانی ئەو یا ئەکرەم الئەکرەمین. خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە لە ساحەی مەحشەرا سەریان بەرزە لە خزمەت پێغەمبەرا صلی الله عليه وسلم. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە ناڕەحەتیایە، زۆر لە زەحمەتایە. خوای داوات لێ ئەکەین سیادە و قیادەی عالەم بگێڕەوە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یا ربی خوای بەهێزمان کەرەوە، یا ربی خوای دامەزراومان کە بمان کەرە ئەندامی ئەم دینە شیرینە یا رب العالمین. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە قبوڵمان پێ عەتاکە، خوای قبوڵمان پێ عەتاکە، خوای قبوڵمان پێ عەتاکە. یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە، بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە، ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ببارێنە، ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین مسلمانانێکی زۆر لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستیان بە دوعای ئێمەی زەلیلی گوناهبار هەیە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی هەمویان ببوورە، سەربەرزیان کە. خوای گیان ئێمە ئەم گەنجە جوانانەی کە لێران یا ئیلاهی ئەیان کەینە وەسیلە و تەوبەی ئەمانە بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا رب العالمین. ئەم گەنجە تەوبەکارانە لای تۆ قەدریان زۆرە، خوایە بە حرمەتی ئەم گەنجانە دوعاکانمان قبوڵ کە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە مووی سپی ئەم ڕش سپیانەی کە لێرن. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم دوعانە قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت یا رب العالمین. خوای گیان ئێستا چۆن ئاوا کۆبووینەوە لەم شوێنە، ئاوا کۆمان کەرەوە بە دیداری پێغەمبەرمان شاد کە صلی الله عليه وسلم. خوایە داوات لێ ئەکەین بەخوا ئێمە زمانمان کورد لە دوعایە، داواکاریمان زۆرە بەرزیکەنەوە. یا ئیلاهی بەخوا زمانمان گۆ ناگرێ بیانڵێن بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعا ئەکەین. خوایە ئەو خۆشەویستەمان هەر داوایەکی لێ کردووی لە هەموو ژیانە، خوایە ئێمەی گوناهباری خەجاڵەت بات داوات لێ ئەکەین پێمان عەتاکە. هەر خراپەی ئەو خۆشەویستەی دڵمان پەنای پێگرتووی لە هەموو حیاتیە. یا ئیلاهی ئێمەی گوناهباریش پەنات پێئەگرین و پەنامان بدە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناه مني شيء أجبوري وخالي من قبولك.